من شۆڕشی وانە بێژم زیاتر لە 10 ڕۆژە بێماندوو بوون سەرقاڵی ڕێخستن و یەکخستنی وتاری مامۆستایانی وانە بێژە تا ئەوەی بە فشارەکانیان حکومت ناچار بە ملدان بۆ داخوازیەکانیان بکەن. زۆر پێویستمانەیەک ڕیزی بەڵام تا ئێستا حکومت بە شێوەیەکی جددی بەدەم داخوازیەکانی ئەوانەوە نەهاتووە. بەو هۆیەوە ڕۆژانە بۆ چەند کاتژمێرێک لە بەردەم بەڕێوەبەرایەتی شارۆچکەکەیان گرد دەبنەوە. بۆ چەندین جار یادداشت پێشکەشە کرێت بەڵێنە درێت دواتر بێندەکە بنەوە و سامتە بنەوە هیچەکان ناچن بە پێشەوە ناگەنوە جێخۆی پێشتر ئەیانوێت بە لەگەڵ بەغدا ڕێکەوین با 200 میلیارەکە بێت نەوت بەرز بێتەوە ئێستا هەموو ئەمانش ڕووی داوە هەر بێدەنگن یعنی زۆر سەیرە کە ئەسوور ئەجزانی لە توانایانە هەیە ئەم 23,000 مامۆستاوە نەبێژە دامەزرێن چونکە بە حسابی خۆیان چاکسازیەکی زۆریان کردووە لە بندیوار وانە 19,000یان لا بردووە ئێستا وانە بێژ ئەتوان بخەنە شوێنەکان. بەڕێوەبەری یەکێک لە قوتابخانە دوورە دەستەکانی شارە زوورە لە نێو ڕیزی مامۆستایانی وانە بێژی ناڕازیدایە و ڕای دەگەێنێت لە کۆینۆ مامۆستا 6 مامۆستای قوتابخانەکەی لە ڕیزی وانە بێژانن و دوای بایی کۆتکردنی ئەو مامۆستایانە لە ئێستادا خوێندن لە قوتابخانەکەی تەکی کەوتووە. لە قوتابخانەکەی خۆما ئێمە 9 مامۆساین 6 مامۆسامان وانە بێژە یعنی 3 مامۆسای میلاکین و 6 وانە بێژە وانە بێژان بەڕاستی یعنی ستەمێکی زۆریان لێکرێ من مامۆستام لایە تۆ مانیەک 100,000 50,000 ئەدا بەکرێ سیارە هاتوچۆوە کاوە گەڕێتەوە ئەم مامۆسانە لە کاتی خۆیان پارەکانیان بۆ سەرف ناکرێت من لە 9 مامۆسا 6 وانە بێژە پۆل چۆڵە چی بکەم نەک من هەموو من ئێشت لە لادەکانی تەنیشت خۆم باشترم لە بەرەو گوندێ تەنها بەڕێوبەرەکە میلاک بەڕێوبەریەتی پەروەردەی شارە زۆر نایشارێتەوە لە ماوەی ڕابردوودا کاریان بۆ گەڕاندنەوەی مامۆستایانی میلا کردووە لە سنووری ئیداری بەڕێوبەرایەتیەکەی بۆ ناوچەکانی خۆیان تا لە بری ئەوان دەرفەت بۆ مامۆستایانی لاوی سنوورەکە بڕەخسێت و وەکوانە بێژ دایان بنێن. لێژنەیەک نوێنەرێری وەزارەتی پەروەردە دێتە بەرەوەتی گشتی پەروەردەی سلێمانی قسە لەگەڵ وانە بێژەکان ناکە تەسەورەکەم ئەوەیە کە بڕێ پارەی مەقتوعیان بۆ دابینەکەن ئەوانەی لە گوندەکانان ئەگەر 400 هەیە بۆیانەکەن بە 450 ئەگەر 350 بۆیانەکەن بە 400. بەهۆی بوونی ژمارەیەکی زۆری گوند لە قەزای سەی سادق و شارە زۆر پشکی شێری مامۆستایانی وانە بێژ دەکەونە ئەم سنوورەوە بە چەشنێک نزیک دەبێتەوە لە 1000 مامۆستای وانە بێژ و بەم پێش لە ئێستادا بەهۆی بایکۆتی وەڵام نەدانەوەی حکومت بۆ داواکاری وانەبێژان خوێندکارانی ئەو ناوچانە قوربانی یەکەم و کۆتایی دۆخەکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری شارە زۆر.